یا الله خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین باسی پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق هەرێمتان بۆ ناکەی هی هەرێم نازانین کەی پێک دێت حکوومەتی عێراق لە ئێستادا عەلی زەیدی کارنامەکەی ڕادەستی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کردووە قسەی و باسێکی چڕ هەبوو کە 129 ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەچنە حەج نیساب تەواو نابێ ئەمڕۆ ئەمە ڕەت کرایە و کەوتیان تەنها 29 ئەندامەچێ و لە دوای ئەوە وا چاوەڕوانەکرێ لە چەند کاتژمێری داهاتوودا یان لە چەند ڕۆژی داهاتوودا لانی کەم لەم هەفتەیەدا ئەم حکوومەتە بڕاتە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بەکارنامە بۆ وەزیرەکان و دەنجی لەسەر بدرێ وەکو ئەوەی لە چوارچێوەی دەستوری عێراقیدایە ئەم حکوومەتە ئایا حکوومەتێکی سەرکەوتووە بێ چۆن نەتوانێت خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکە کۆمەڵانی خەڵکی عێراق گشتی بکە لە تەنیشتە زۆر باس لەسەر کارنامەی حکوومەتە کرا کە لە کارنامەکەی عەلی زەیدیدا بە هیچ شێوەیەک باسی کورد نەکراوە باسی هەرێمی کوردستان نەکراوە ئەی لە دوای ئەمەوە حکوومەتی هەرێمی کوردستانیش نابێ پێک بێت حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پێک نهاتووە کەی پێک دێت بەسپاسێکی زۆرەوە لەگەڵ خاوەنی ئەم کتێبانە کە ناوی دکتۆر بەختیار شاوەیسە ئەم شەو ئەم گفتوگۆیە ئەکەین سوپاس بۆ کتێبەکانە دکتۆر سپاس بۆ تۆش دەرفەتە سپاس بۆ حکوومەتەکە هەڵسەنگانت بۆ پێکهێنانی ئەم حکوومەتە و ڕاستپاردنی ناوێک کە ئەعلامی کوردی و عەرەبیش نێزانی بە ئینگلیزیشەوە زۆر سپاس کاکزانە سپاس بۆ کتێبەکانیش دووبارە سپاس بۆ جەنابەت کە ئاماژت بووە بەڕاستی هەر سوفە کە هێنام بۆی جەنابەت بەس ئەمە ئەوەشم لە بینە چیە سپاس بۆ ستافی کورسات و سڵاو ڕێز بۆ بینەران ڕەنگە هەر بەشێک لەو تەوزیحەی جەنابەت ئەتوانی وەکو وەڵامێکی ژوا بێ کە باسی عەلی زەیدیت کرد و کەس نازانێ یعنی لە ڕاستیان نەکرد کەس نازانێ هەر کەس لە سیاسەتی شانەی بینیوە لە دنیای سیاسیە ئەم پیاوە و وازەحەکە نە باگراوندێکی سیاسی و ئیداری و بەڕێوەبردنەوەمانەیە بۆ بەڵکو کەسێکی بزنسمانە بۆیە لێرەوە ئەها یەکەم شت کە ئەمانەوە قسە لەسەر ئەم حکوومەتە بکەین ڕەنگە تۆزێک تەمەم و ژاوی بێ یعنی بۆ منە جاران ئەگەر سوودانی کاندید ئەکرا لەو کاتێ بێ بە سەرۆک وەزیران باگراوندەکەی وازەح بوو هیچ نەبێت دوو خولی وەزاری وەزیر بوو پەرلەمانتار بوو لەگەڵ خۆمانە یان قائیدێک بوو لە قائیدەکانی حیزبی داوا لە ڕووی سیاسیەوە کازمی وەربگرە کازمی کە پێش ئەو بوو کابرایەک بوو لە ناو سلکی استیخبارات و ئەوانە بوو و پێشەویش عادل عەبدولمەدی ئەوە هەر لە سەردەمانێکی زۆر کۆنەوە ئەوە بکەواتە هەمووی وەربگری لە فەرقی هەیە لە ئێستەیە وەک لە ڕووی شخصیەوە ئێمە لە بەردەم قۆناغێکی نوێداین لە هەمان کاتە لە ڕووی دۆخی ناوچەکە و هەلومەرجی سیاسی و ئەمنی و ئەوەی کە لە منتیقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە عام هەیە ئەتوانین بڵێن تا ڕادێک قۆناغێکی تازەیە یعنی ئەگەر سەیری وەخت هێز و پێگە و هەژمونی ئێران بکەی دەبینی ئەمە شتێکی تازەیە تا ئێستا ئێمە ئەوەتەی عێراقی نوێ دروست بووە لە کاتێکین کە شەڕێکی گەورەی ئەمریکا و ئێران بەریەکەوتنێکی گەورە تەقینەوەیکی گەورە ڕوویاوە ڕابەری باڵای ئێران نەماوە یان وەکو ئەوەی ترامپ خۆی باسی ئەکا جیلی یەکەم و دووەمی ئەم سیاسیانەی ئێران نەماوە چکە بۆیە باسی ئێرانەکەم دائیما ئەوترێ عێراق حوشەی دووەمی ئێرانە بەڵێ و ئێران کاریگەری ڕاستەوخۆی لەسەر عێراقەیە پێشتر ئێمە کە گفتوگۆمانەکرێمانوت ئایا ئەم کاندیدە ڕەزامەندی ئێرانی لەسەر یان ئەمریکای لەسەرە پێشەوەی عراقیەکانی لەسەر ویستم ئەوە بڵێم ئێستا ئەمانە هەمووی تەحەدین یان با بڵێن گۆڕانکاری نوێن لەبەرەوە خوێندنەوەی نوێ وەڵگرێەوە چاوەڕوانی نوێژ وەرەگرێ چاوەڕوانی نوێ لە ئاسی شخصی ئەگەر وەریگری ئایا ئەم پیاوە کە سیاسەتی نەکردووە لە دنیای ئیدارە و حکومڕانی و دەوڵەتداریان نەبووە و لە ململانەی سیاسیە بەشداری نەکردووە و لە ڕوویەکی تریشەوە یعنی کەسێکە گەنجترین ئەبێتە گەنجترین سەرۆک وەزیران ئێستا لە 40 ساڵی عمریایەتی ئایا ئەمانە ئەبێتە هۆی ئەوەی کە ئێمە بتوانین وەکو کەسێکی سەرکەوتوو یان حکوومەتێکی سەرکەوتوو تێی بڕوانین ئەکرێ ئەمانە هەمووی هەڵگرێ بۆ ئایندە بەڕاستی قورسە تۆ لە ئێستەوە کابرا نە ئەیناسین
نەبینیومانە نەتەعاملمان ڕزنی لەگەڵ ئەمە بۆ عراقیەکان یان شتێکە یانوێست کاتێکە بەڕێکەن ئەزاری من پێم وایە سەرەتا زانی دکتۆر قسەیە کات ڕەنگە جەنابیش تەنانە ئەعلامی عەربی سیاسەکانیشیان وتیان ئەمە بۆ ئەوەیە تاڕی تەنسیقی ئەوێ مدەکەی درێژ کاتە مدە مانگەکە دەستوری بۆ پێک نایەت ئێستا گومانە نەماوە ئەزانی زۆر نەگەرنەماوە زۆر بە عکسی ئەو حاڵەتەوە دەرکەوت بۆ ئێستا من لە هەموو ئاسەکانە بۆ ڕوونەکەمەوە ئەگەر دیقەت بی هیچ سەرۆک وەزیرانێکی عێراق طبعاً مەبەستم دوای سەدام حوسێنە لە عەلاویەوە بۆ جەعفەری لە جەعفەری بۆ مالیکی بۆ عەبادی بۆ عادل عەبدولمەهدی عادل عەبدولمەهدی بۆ کازمی بۆ سودانی ئینجا هیچیان بەقەدەر ئەم ڕێککەوتن و پشتیوانی و پێشوازی لێ نەکراوە لەم پیاوە کە ئێمە باسی ئەگەنی لە نیشتە دروبەیەکمان لەگەڵیانە وەرە سەری ئاستە دەرەکیەکەکە لە ئاسی دەرەکیە سەرۆکی ئەمریکا ترامپ هەتا ئێستا کە هێشتا سوێندی نەخواردووە 4 جار پیرۆزباوی پشتیوانی بۆ دەربڕیوە هەر لەگەڵ یەکەم ڕۆژینەکە بانگێشتی کردووە میوانداری ئەکال ئەڵێ ئەبێت لە دوایی دەست بەکاربوونت داوت لە یەکەم بێ بۆ کۆشی سپی لە کاتێکە بەشێکی زۆر لە سەرۆک وەزیرانەکە من دیقەتمە یعنی لۆبیشیان کردووە نەگلۆبی ئەوانەی پێشووتری کۆشکی سپیان نەبینی ئاگادار بە کە کازمی نەیتوانی بچێتە کۆشکی سپی سودانی نەیتوانی عادل عەبدولمەهدی ئەوە هەر نەیتوانی ئێرانێکی ئەوە بوو نەیتوانی حەیدەر عەبادیش نەچووەتە کۆشکی سپی من دیقەتمەوە بەس مالیکی پێشوازی لە کۆشکی سپی لێکراوە لەلایەن جۆرج بۆشەوە باشە ئەمە یەک دووەم عەباس عێراقچی بە هەمان شێوە کە ئێستا نمایندەی دیبلۆماسیەت و دنیای دەرەوەی ئێرانیەکانەکە پێشوازیکی گەرم و پیرۆزباییکی لێەکە وەرە سەر ئاستە وڵاتانی تورکیا بە هەمان شێوە ئەردۆگان جگە لە پیرۆزبایی داوای لێکا بێت بۆ تورکیا سەردانی ئەنقەرە بکە دوای ئەوە ئەڵمانیا بەریتانیا فەڕەنسا زلێزەکانی ئەوروپا و کۆمکاری عەرەبی وە سعودیە سەیریکە بۆیە ئەم نمونانەیەنمەوە ئەمانە دژیەکن سعودیە ئێران تورکیا باشە ئەمریکا ئەمە لە ئاسە دەرەکیەکە ئەم پێشوازیە گەرمی لێکرا وەرە ئاستی ناوخۆی عێراقی باشە لە ئاستی ناوخۆی عێراقیشە ئەوانەی کە پشتیوانی لە عەلی زەیدی ئەکەن یان با بڵێم ئەوانەی کە پشتیوانی لە عەلی زەیدی ناکەن شتێکە بوونی نییە ئەرچەند ئەگەڕێی کام کوتلە کام سەرکردە لە ناو چوارچێوەی هەمانگیە دوو کەس دەنگینەوە بە عەلی زەیدی ئەو دوو کەسە دوو پەرلەمانتاریانەیە لە ناو پەرلەمانی عێراقیە هەمام حەموودیە لەگەڵ ئەبوو ئالای وەلاییە باشە ئەوانی تر هەمویان لە ناو چوارچێوە بە یەک دەنگیان پێداوە سونە ڕازیە کورد ڕازیە سونەکان حەلبوسی خەنجەر سامەڕای ئەبوو مازن پشتیوانی ئەکەن لە ناو کوردابینیمان کە هات بۆ هەرێمی کوردستان لە هەولێر سێ سەرۆکی حیزبی پارتی سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت پێشوازی لێکرد هاتووەتە ئێرە کاک باڤڵ وەکو سەرۆکی یەکێتی و دەسەڵاتی ئێرە وە لە هەروەها حیزبەکانی تر هەمووی یەک کەس نەیوتووە ئێمە تەحەفوزمان هەیە لەسەری نەوەڵا ئەمە ئەم پیاوە ئەوەی هەیە بادەنینێ زۆر شتێکی عەجیبە من لای خۆمەوە کە دقەتەیەم شتێکی عەجیبە بینم یان لەو سەرەوە شتێکی زۆر خراپی لێبێتیان زۆر سەرکەوتووە بێ ئەمە بۆ یانە کرێ بڵین سەرسوڕهێنەرترین سەرۆک وەزیران پێشنیازکراوی عێراق من وای بە هەر لە ڕووی ئالۆزە شانی کاکزانانی لە ڕووی باگراوندی کەوتمان سیاست و لە دنیا کەس نەیناسیوە و لە ئەو پشتیوانیە گەرمە ئەڵێ هەمووی کۆبووەتەوە دەرەوە و ناوەوەی عێراق و هەرێم و ئەو وڵاتانە کاکە دەی فەرم و بابایەکێک بدۆزینەوە بابزین کیەیە ئێران ئەمریکا تورکیا بانگشتێکت مەسەلەن ڕیسی تورکیا تەلەفۆنەکەی وتی داواکارم دوای کابینەکەت بی بۆ تورکیا ڕیسی دوێنێ بۆ دۆناڵد ترەمپ بەڵێ پیرۆز زۆر دڵخۆشم کە سەرۆک وەزیرانێکی عێراقماندانە ینی ئەمە ینی سەرسوڕهێنەرێکی جەنابیش من بەلامەوە عەجیبە یعنی بەڕاستی ئایا باشە ئەگەر بڵێن عێراقیەکان خۆیان پەلەیان بێ بۆ ئەوەی لەو مەزاقە دەرچن بەهۆی شەڕی ئێران و ئەمریکاوە ترسیوانە بێ عێراق نەتوانێت حکوومەت تەشکیلکا و بۆ شایی دەستوری دروست بێ ئەوانە باشەوە بڵێن عێراقیەکان پەلەی ئەوانە ئەی ئەمریکا ئەی ئێران ئەی تورکیا ئەی وڵاتانی ترکە باسمان کرد بۆیە ئومێ دەکەین خێرداتەوە دکتۆر بەختیار مەسەلەن کورد دائما وایە ئەلامیش ئەو پرسیارە فزوڵیانە کا مەسەلەن بە نەزەرێم و ئامارە ئەوانە
تۆ بڵێ من لە مەتبەخێکی مخابراتیەوە مەسەلەن ئامادە نەکرابێ. واللهی من زیاتر تەسەورەکەم لە بەدبەخێکی دۆلار و پارە و دنیای پارەوە سەری هەڵا بێ، چونکە بەڕاستی یعنی یەخشتی کەمان باز نەکرد خوا بە ئەومان لەبیر نەچێ. سیرەکە لەوایە ئەم پیاوە کە یەکەم جار ناوێنێ ناوتیان ئەم پیاوە یەکێکە لەوانەی کە تۆمەتبارە. ئەمریکا هەر قبوڵی ناکات. ئەمریکا هێڵی سووریە لەسەری داواکراوە بە بانقەکانی و نازانم کۆمپانیا زەبەلاحەکانی بوونەتە بەشێک لە سپیکردنەوەی پارە بۆ ئێرانیەکان و نازام خەتی سووریا هەر لە بلاگلیستا بێ عین لەو جۆرەشتانە بوو و ئاگادار بە ئەمە یەکێک لە کۆمپانیەکانی من ئەوەی کە دیقەتم ما بێ پارە مختە لەسەر مەوزوعی کۆمپانیایەکی ئیتیساڵاتی هەیە ئەوەی ئێرسە شتێکی وایە هەر داوایان کرد لە پەرلەمان لیژنەی لەسەر بگیرێ و لیژنەی نەزاهە بڕوا بیخاتە ناو یعنی بیدا بە محکەمە. ئەی ئەمانە چی لێ هات سەیرە بۆیە من پێم وایە زیاتر مەسەلەکە پارە و دۆلار و دنیای ئەوەیە یعنی خاستەن لە سەردەمی ترەمپە یعنی بڵێ مەرحەبا ئەڵێ چەندەی پێەیە چەند دۆلار چەند سنتی پێەیە نەک چەند دۆلار لەبەرەوە زیاتر لە ڕەنگە ئەوە بێ توانی بێتی لەم ئەخیرانەیە ئەو هاوسەنگی ڕاگرێ یان شتێک بک بۆ ئەم ئەوانە. یەکێک لەو ئاڵنگاری هەرە قورسانی لە بەردەمی عەلی زەیدیە مەسەلەی گروپە چەکدارەکانە دکتۆر بەختیار. مەسەلەن گروپە چەکدارەکان خۆتە زانی بە ئاشکرا بەشیان لە بەڕێزت پێشەچەکەت لە قوڵای جەنگی ئیسرائیل و ئێران ئەمریکاوە هێنا بە ئاشکرا پشتیوانیان لە ئێران کرد. ساڕۆخیانە نار بۆ هەرێمی کوردستان، ساڕۆخیانە نار بۆ کوێیت، بۆ عەمان، بۆ کوێ بە ئارەزوی خۆیان یانە ناویان برد. یعنی ئەڵێ ئەبێت چەک لە دەستی دەوڵەتا کۆ ببێتەوە. ئەمە قورس نیە؟ زۆر قورسە. ئێستا من هەر تازەترین ئەپدەیت لەو بارەیەوە ئەوەیە کە لەلایەکەوە ئەمریکیەکان داوای جێبەجێکردنی ئەمە ئەکەن لە زەیدی واتە چەکداماڵینی گروپە میلیشیایەکان فەسایلەکان چەکدار ئەوانی کە نزیکن لە ئێرانەوە و لە هەمان کاتان نابێ پۆستی وەزاری وەرگرن لە ناو حکوومەتەکە بە یەک مەرج بێ وەریگرن ئەوەیە کە ئەو هێزە چەکداری کە هەیەە ئەو حیزبە ئەو لایەنانە هەڵی وەشێنەوە ئەو کاتە ئەتوانن و تا ئێستا ئەوەی من بیزانم تەنها دوانیان وعدی ئەوەیان داوە کە جەماعەتی قەیس خەزعەلیە ئەمێنێتەوە سەر ئەوەی کە چی ئەکات هەر ئەمڕۆ بە پێی تازەترین معلومات ئەوەیە کە عەلی زەیدی لیژنەیەکی دروست کردووە بۆ چەکداماڵینی هێزەکان ئەو گروپە چەکدارانە. ئەم لیژنەیە خۆی سەرۆکایەتیەکە لەگەڵ محەممەد شیع سوودانی و هادی عامری. سوودانی بۆ پێی کە سەرۆک وەزیرانی پێشووترە و لەو مەسەلانە هێشتا دەست و پەنجەی نەرم کردووە ئەزانەیەوە دووەمیشان هادی عامری کە کەسایەتیەکی گەورەی ناو حەشدی شعبی و ئەوانەیە. ئەمە بۆ چییە؟ بۆ ئەوەیە کە ئەو داواکاری ئەمریکیەکان جێ بکەن جا تا چەند سەرکەوتوو ئەبن من بەڕاستی بە قورسی ئەبینم ئەمینە بەڵام ڕەنگە لە حاڵەتێکە یان ئەو بیرمان نەچێت سەدریش داوا لە زەیدی ئەکا هەمان داواکاری ئەمریکیەکانەکە سەدریەکان باڵێ ئەڵێت ئەبێت بەوانەی خۆشمەوە بە سەرایە سەلام و عەدل مەوعود هەردووکیان هەڵەوەشێنمەوە بە مەرجێ تۆش ئەوانی کە هەمووی هەڵوەشێنیتەوە و بیکەیتە ناو مؤسسەیەکەوە وەکو بڵێن پەیوەندیان بە سەرایە سەلام لە هەمووشیان لە دوای بەڵێ ئەڵێ ئەمانە هەمووی بکەرە ناو مؤسسەی حەج و عەمرەوە ئیشیان پاراستنی شوێنەوارەکان و بەڕێوەچوونی مەراسیمە ئاینیەکان وەکو چۆنەڵی ئەربعینیەوە هاوە کە ئەوانەی کە هەیە داوای ئەوەی لێەکە تقریبان ئەویش ئەم ڕۆشتێکی وای لەو بابەتە کردووە جا تا چەند سەرکەوتووە بێ ڕاستی ئاواکەوێتەوە سەر حاڵەتی ئەوەی تا چەند ئەمریکیەکان بەردەوامە بن لە گوشارەکانیان لەسەری بەڵام بە نەتیجە من پێم وایە ئەوە ناکەنە خاڵێکی جەوهەری بۆ ڕوخاندنی عەلی زەیدی یان بۆ ئەوەی کە زۆر مەترسی هەبوو لەسەر مەسەلەی داڕوخانی دارایی عێراق طبعا عێراق ئابووری نییە بڵێن ئابووریەکی سیستەماتیک وانە هەیە نەوتە فرۆشە پارەکە وەرەگرێتەوە تەوزیعاتەکە و تر بەشێکی هەدەرە درێ و بەشێکی
ما ئابا تۆزە بە جوانی بیڵێن بە هەدەرە درێ ئەزرێ بەشێکیشی مەسەلەن تەوزیعکرێ ئەوانە ئابووری ئەوەیە کە تۆ لە هەموو بوارەکانەوە خۆتەزانی داڕوخانی دارایی عراق مەترسی لەسەر پێستا ئەوەش نەماوە مەسەلەن ئەزای ئەو یەکێک لە خاڵە جەوەریەکان ئەم پیاوە ڕۆژەی کە تکاندید کرا 500 میلیۆن دلاری بلۆکراوی عێراقی پارەی نەوت بەڵێ چەند مانگە لە هینە گەڕانیەوە لە بوتاسە ئەڵێ 500 کێشەنێرێ ئەنی هەموو ماڵێ ملیارێک دۆلار پارەی نەوت ئەنێرێت بۆ حکوومەتی زەیدی کەواتە یعنی بە هەموو شێوەیەک ئێمە بوالێکیەوە کە لەلایەکەوە هەڵوەشانەوەی گروپە چەکدارەکان قورسەوە لایەکیشەوە ئەمریکا باوەڕ ناکەم جددی بێ لەو مەسەلەیە سەروی ئەمانەیش بیرمان نەچی ئەمریکا خۆی بە دوای ڕێکەوتن ئەگەڕێ لەگەڵ ئێرانە ئەوە تا ئێستا زەخت لە سینەکە بۆ ئەوەی کە ئەویش زەخت لە ئێران بکە بێتە ناو ڕێکەوتنەکەەوە ئەو کۆتای بێ باشە تۆ خۆی ئەمریکا ئەگەر بیوە لەگەڵ ئێرانە ڕێکەوێ ئەو کاتە ئەو شتە با بڵێن زۆعی گەری هورمز دوێنێ برادێک قسێکی خۆش کروتی واللهی لەو دووسێ ڕۆژانە بە لە تقریبە شێوەزاری خۆمان مەنتیقەی پشت دەروانوتی لەو ڕۆژانە دووسێ ساڕۆخیان تێکگرت وەزعکەیان تۆزێک ئالۆز کرد پێم وایە ترەمپ ڕاستیە ڕێک وا بوو ینی دیمەنەکەوا بوو کە ئێران گەروی هورمزی گەمارەوەدا بوو و لەو ترەوە لە دوورتر لەو مەنتیقەیە مەسەلەن ئەمریکاش ئەو کەشتیانەی ڕێگە پێ نەئەدا بەڵام لە دووسێ ساڕۆخیان لە یەکتر گرت و ینی وەزعکەت کەمێک گۆڕاوە ئەمڕۆ نامێکی تری ئێران ڕۆیشتۆ بۆ ئەمریکەکان و لە ڕێی پاکستانەوە باسی کارنامەکەی بکەین بۆ کورد سۆ قسەی لەسەر کرا دوسێ ڕۆژی ڕابردوودا هیچی تیانیە و کورد چۆنە بێ باسی کورد نەکرێت بە دکتۆر چۆن باسی کورد کراوە لەو لە ڕاستیە کارنامەکە خۆی ئەوەی کە ئەمانەوەی ئاماژەی پێ بکەین ئەوەیە کە ئەم کارنامەیە تقریبان 140 خاڵە تایە و لە 14 بەند پێک دێ ئەم بەندانە من کە ئەوەی دراسەم کردووە زیاتر ڕوئیایەکی اقتصادی زاڵە بەسەریە باسی مەسەلەی پەرەپێدان بە بانقەکانەکە باسی پەرەپێدان بە کشت و کاڵ بە پیشەسازی بە تەطویرکردنی بە تەندروستی لایانی تربەوی لایانی تعلیم عالی و هەروەها مەسلەی گومرگ و باج و ئەم جۆرە شتانەی تایە ئەمێنێتەوە سەرەوە یەک خاڵ هەیە لێرەیە ڕاستە بەداخەوە کە بە وازەحی باسی بۆ نمونە مادەی 140 تیانە و باسی پێشمەرگە و مستحقاتی پێشمەرگەیتیانە و باسی چارەسەرکردنی کێشەکانی هەرێم و بەغا ئەوەی کە پەیوەندی بە موچە و بە بودجەی هەرێمی کوردستانە خەڵکەوە هەیە کە ئەمە زۆر شتێکی حاڵەتێکی زۆر گرنگە لەم ڕۆژەیە ئەمانەی تێدا نییە بەڵام لە ئەخیری کارنامەکەیە ئەم منهەجە وەزاریە من کە سێرم کرد سێرەکەم ئەڵێت لە دوای پەسەندکردنی ئەم کارنامەیە واتە دوای ئەوەی کە سیقە وەرەگرێ لە متمانە وەرەگرێت لە پەرلەمان لە ڕوانگەی مادەی 38 فقرەی 1 هی کارنامەی نی نظام داخلی ئەنجومەنی وەزیرانی عێراق ئێمە کارنامەیەکی شاملتر گشتگیرتر دائنین لە ڕوانگەی ئەمەوە کە ئێستا پەسەند دەکرێت ئەین لە وردەکرێتەوە دێتە ناو تەفاسیلەوە لە هەموو بوارەکانە بڵمە ئامانجەکان چییە سەرچاوەکانی واریدات چییە چۆن سەرفەکرێت چی لێت و کاتەکانیشی بۆ دائەندرێت لە ماوەی 3 مانە ئەمە ئەکرێت لە ماوەی ساڵێکە ئەوە ئەکرێبوون و ئەڵێت ئەمەش لە توێ ئەکرێ ئەم کارنامە گشتگیرە دائەندرێت لەگەڵ بە هاوکاری واتە بە هەمانگی لەگەڵ وەزارەتی پەیوەندیدار و حکوومەتی هەرێمی کوردستانیش کەواتە بۆ نمونە ئەو کاتە نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان یان وەفدی حکوومەتی هەرێم کە یێتە سەر ئەوە تەفاسیلەوە ئەکرێ بێتە کە باسی خاک و کێشەی ئەوەکرێ باسی بڵێ مادەی سەوچ مادێکی دەستوریە لە حکوومەتەکانی پێشتریشە ناوی هاتووە یان مەسەلەی پێشمەرگە یان چۆنەتی ئالیەتێک دانرێ بۆ مەسەلەی بودجە و موچەی خەڵکی کوردستان کاک زانای بەڵام لە دەروی هەمووی ئەمانەوە ئەبێ ئەمە یەک شتەیە لە بەرچاوی بگرین خۆ لە حکوومەتەکانی پێشووتردا مادەی سەوچلی تیا بوو هەندێکیان لە عەبادی تیا بوو لە مالیکی تیا بوو ئەوەی کە من لە بیرم بێ مەسەلەی یاسای نەوت و گاز و ئەمانە لە هەمووی هەبووە لە حکوومەتی سوودانی ئەمانە هەبوو ئەی بۆ جێبەجێ نەکرا کەواتە ڕەنگە ئەوە زۆر مشکلەیەکە نەبێ بەقدر یعنی ئێمە لێرێدا بڵێن ئیتر مادام ئەمە نەنووسراوە مادەی سەوچل ئیتر تەواو ئێمە مادەی سەوچلمان بۆ جێبەجێ ناکرێت
وازحە خۆی نەکە بەڵام تیابوونەکەی بۆچی باشە بۆ ئەو باشە لە هەر زروف و هەلومەرجێکی یعنی کە زمینەیەکی باش لەبار بێ ئەکرێ داوای جێبەجێکردنی ئەوە بکرێت لە ڕوانگەی بوونی لە ناو کارنامەکەیە بۆ نمونە بڵێ من مستحقاتی پێشمەرگەی نەکەم ئەگەر نەیکرد ئەتوانێت وێنەکانی کورد بۆ ئەوە بکەنە بەڵگەیەک بۆ ئەوەی داوای جێبەجێکردن و یان حتا بۆ دکتۆرکەوێتە سەر جدیبوونی وەفدە شاندە کوردەکان و بەڵام تۆ هەر ڕۆژ و بەنەوعێک و بەشکات و شکاتکاری لەو بالەوە بێمە سەر مەوزوعێک بەڕاستی مەسەلەن لانە ئۆپۆزیسیۆنەکان یەکگرتووی ئیسلامی هەڵوێست کۆمەڵ نەوەی نوێ بە هاوپەیمانی یەکێتی حسابە کرێت مەسەلەن بێکەوەن بەڵام مەسەلەن کۆبوونەوەیشیان کردووە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بێکەوە ڕۆیشتون بۆ سەردانی نووری مالیک باشە یعنی لێرە دەنگۆش زۆر بەنامۆ سیر کرا بۆچی دەبێت هێزە کوردیەکان کە بێکەوە بن یعنی بەنامۆ سیر بکرێت لە بەغدا ئایا مە کارەسات نییە بەڕاستی ینی لە جەنابتە پرسم خۆ دووخل پەرلەمانتاری عراق بووی ئێمە خۆی زۆربەی کات یەکێک لە کێشە گەورەکانمان ئەوە بوو کە نەمانەتوانی ئاوا بەیەکەوە بین یعنی ئەمە کە ئەم دەست پێشخەریە لە هەر شوێنێکەوە کرابێت لە ڕاستیە ئەمە شتێکە کە ئەتوانم بڵێم لوبی مۆزوعەکەی و هەدەفێکی گەورەیە کە پێکراوە لە بەغا و بریا لایەنەکەی تریش کە ئەزانین کە پارتیان لەگەڵان نەبووە بریا پارتیشیان لەگەڵا بووە ئەو کاتە زۆر بە قووەترە بووی بێکی تایان بابەتە مەسەلەن مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید سەرۆکی وەفدەکە بیان کاک دەرباز بێ یان کاک ڕێبوار بێ مەسەلەن قەیسەکە مەسەلەن یەکێتی کورسی زۆرترە خۆی عورفوانیە عیبەیتیا دکتۆر ئەزای ئەمەم پێم وایە عیبە ئەوە بووە کە ئەوە نەکرێ ئومێد بکەین با ئەمە ببێتە سەرەتایەک لە ئایندەیە با پارتیش بێتە لای ئەمانەوە ئەی باشە پارتی ناڵێ ئێمە یەک ریزیمانەوێت ریزی بە چییە بێ خۆی ریزی بەوە نابێ هەریەکەوە بە وەفدێکەوە بڕوات و بە جیا بڕوا و داواکاری جیاوازی هەبێ و ئەم جۆرەشتانە بەداخەوە ناکرێ ئەو ئەقڵێتێ من دایمە قسەم لەسەری کردووە ئەمە مۆزوع ئەوە نییە کە من دژی لایەنێ قسە بکەم بەڵام باسی واقعەکەم لە ڕاستیە ناکرێ لەبەرەوەی خۆتی تیانیت یان خۆت برا گەورەنیت یان شتێکی تری لەو بابەتەنیت ئیتر ڕەفزی ئەوانی ترکەیتەوە یان ئەوانی کە بە کورد نەزانی یعنی زۆر جار من گەربیرت بێ لە مەسلەی سەرۆک کۆماریەکەیە زۆر جار ئەڵێ نەبێ یان محافظی کەرکووک ئەبێ کوردێک بێ پاشە وەکو خۆی کورد نەبێ یعنی ئێستا سەرۆک کۆمارکە یەکێتیە ئەی باشە تۆ داوا نەکرد سەرۆک کورد بێ ئەوە کووردە یان پارێزگاری کەرکووک کە داوا ئەکرا کورد بێ ئەی کاک ڕێبوار کورد نەبوو هەمووشی دەرکەوت چێنێ کوردانە شیشی کردووە ئێمە زەرەر لە چی لەواکەین مەسەن لەگەر کۆمەڵ دادگەری یەکگرتووی ئیسلامی بۆ نمونە پیاوی شۆک و مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید کاندید کە بۆ یەکێتی داعمی بکە پشتیوانی بکە بۆ منە پۆستەکە بەر یەکێتێکە بیکە بە بریکاری وەزیری دارایی نەک یەکێتی زەرەر لەواکە من کادری یەکێتیم بەدە پەنجەمۆریەکەم مەسەلەن لە بەرژەوەندی ئێمە بەغدا بۆ کاکزانە با ئەو شتە بۆ نمونە بە پێچەوانەوە سێری ئەم مۆزوعەکەین باشە لە ساڵانی ڕابردوودا چیمان دەستکەوتووە لەوەی کە یەکگرتوو یەگەڵوێز نەبووین ئاخر ڕێک بانی زۆر پێم سیر بوو شەپۆلەکە مەوجەکە وەندە گەورەش لە ساڵانی پێشووتردا ئەمە سبار ئەگەر دیقەت بڵێ پارتی بەجیا یەکێتی بەجیا ئۆپۆزیسیۆن بەجیا ئەوانش ناو خۆیانە بەجیا سێری کە ئەم پەردەوازەیە بەما هێنامان بۆیە پێگەی کورد ڕۆژ لاوااستر بوو دیقەت بە یعنی لە هەموو ڕوویەکەوە یعنی قسەیە کە مەگەر هەموو کەسێ ئەو کەسێکی کە متابعە ناکە بەردەوام کۆک بێ لەسەری ئەوەیە کە کورد لە بەغا لاواز بووە لە ساڵ بەراورد بە ساڵانی خوری پێشووتر بە ساڵانی پێشووتر لە پەرلەمان لە حکوومەت لە ڕووی مەسلەی نەتەوایەتی لە مەسلەی موچە و بودجە لە مەسلەی مافەکانی خەڵکی کوردستان لە مەسلەی کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان ئەمانە هەمومان نەزانین هاتووینەتە دواوە کەواتە بۆ عەقڵیەتی پێشووتر ئیشمان کردووە بۆیە هاتووینەتە دواوە ئەی باشە ئەکرێ هەتا سەر ئێمە لەو بۆ عەقڵێت ئەی ئەم عەقڵیەتە کە ئێستا توانیوێتی کاک بافڵە هەر کەسێکی دەستی خۆش بێ کە توانیوێتی ئاوا ئەمانە کۆکاتەوە بۆ ئەبێ من لەسەر شتێکی بەسیت
کاک فڵان کەس لە پێشەوە ڕۆشتووە لێدانیشۆیان کورسیەکەی لەویایە ئەزای ئێمە ئەم ئەقڵیەتەیە کە نایەڵێت ببین بە هیچ باش یعنی من تەنانەت با لەوێ یەک بوونە بەڵام هەر کۆمەڵی دادگەری کە پۆستی وەرەگرت برادرانی هەڵوێست یەکگرتو ئیسلامی با لێرە لەسەر کەم و کورتەکان یەک دنیا ڕخنیان بگرتە قەیسەکە بێمە لە ناو ماڵی خۆمانین براکان بە شەڕ دێن بەڵام لە دەرەوە بە خەڵک نموزەجێکی جوان پیشانی و خەڵکە دێک موچە نایە تخوا چەند ینی هەر بەڕاستی پێت بڵم چەند برینێکی ناخۆشی کۆمەڵایەتیشی سیاسیشە ینی وەڵا ئەوە طیف سامی ئیمزای نەکرد دوو ڕۆژە هەر ئەم مەعاشێکی ئێستا نەهاتووە بەخوا طیف حەجەکە ئیشاڵا بەڵکو تەکلیفیان کردو بە هەموو کورد فریای کەون تەخویل هەیە لە هەموو دنیا تەخویلکردن هەیە کەسێک تەخویلەکە گەر بریکارەکەی کورد بێ کوردێکی وردی درشتی زانستی بێ کادیمی بێ لە بوارە دارایەکەی ئەڵێ زەحمەنە بێ تەخویل بدە منە ئەوە ئیزانێ مڕاجع و قایمەکە ئیمزاک لە خۆ دنیا کاوەنەوە یانلانی کەم شەڕی ترت بۆ ئەکا یانلانی کەم من ئەتوانم بڵێم بەڕێز کاک دکتۆر بەختیار بەڕێزت و بریکاری وەزیری با ئێستاقاقەکە سیاسیە بەڵام با ببێ بەنەتەوەی قەیسەکە ینی قسەکە لەوەیە بەمانانێ بڵم با پارتی نەبێ پارتیش بێ بە ئەکادیمیەک بێ بایەکێتی دامی بکا لەوێ بەڵام لێرە جیاوازە ئەزای کاگز ینی ئەم وێنێ ئەگەر هەبێ ئێمە جەناب دووبارەیەکەمەوە 8 ساڵ لە بەغدا و یەزەم زیاتریش ینی مەسەلەن قەت زەرەری دیەکەین من بە باسم لەوە کرد زەرەرمان لەوە کردووە نەبووین کە منم ئەوەمان نەکردووە و ئێستا من هەستەکەم محاولاتێک هەیە بۆ ئەوەی کە ئەو کۆکردنەوە لە ڕاستیە بۆ ئەوە بێت یعنی ئەگەر دیقەت بێ من دیقەتم ماوە یەکێتی ئێستا لە کابینەی سوودانی دوو وەزیری هەیە وایە بەبەر یعنی بە خاتری ئەوەی کە ئەم ناجە سەرکەوێ واتە کۆکردنەوەی لایەنەکان ڕەنگە وەزیرێک لە دەست بە وەزیرێکەدا بەنەوەی نوێ زۆر ئاسایە باشە ئەمە تەسحیەدانە لەبەر چی تەسحیەدانە لە پێناوی قەزەیەکی گەورەتر کە قەزەی نەتەوەکەتە یعنی باکە فڵانکەس وەزیری نەبێت لە یەکێتی بەڕێزێکی تر لە لایەنێکی تر وەزیر بێ کووردە من بە فعلی ئەمە ئیسپاتەکەم کە ئەمە کووردە چی زەرەرەکە مهمەوەیە ڕوویەکی جوانەیە بەلایەنە عەرەبیەکان بە شیعە بە سوننە ماڵی کورد یەکە خەیتەوە دوای ئەوە داواکاریەکەت بەقوتە بێت لەکوێ من بە 30 کەسەوە 30 دەنگەوە داوای شتێکم لەکوێ بە 15 بە 16 و بە 18 و بە 20ەوە بیکەم فەرقەکە کەواتە من لێرەیە گەورەتری وێنەکە بە 6 دەنگ ئەگەر بە 6ەوە بێ ئەو کاتە تۆ دێی مەسەلەن تەوایەتیەکانی ژێنیتە پێشەوە ئەو کاتێ بە یەکگرتوو بێگەڵوێستی مەسەلەی کەرکووک مەسەلەی ئەو موچەیە کە باسێکین هەموو ڕۆژێ بۆ بین ئەوانە دەنگت دلێرترە بێ بەهێزتر ئەبی زیاتر ئەتوانی دیفاع لە مافەکانی خەڵکی کوردستان بکەی لەبەرەوە ئەگەر دیقەت بی من ئێستا جۆرێک لەو سیاسەتە ئەبینم لە کوردستانە و لێت ناشارمەوە هی یەکێتی نیشتمانی کوردستانەوە پێرخۆنیشم یعنی زۆر خۆشحاڵم بەوەی کە ئەم سیاسەتە دەستی پێکردووە بەڵام بریا پارتیش بێتە ناو ئەو دائیرەیەوە زۆر شکێنرا ئەم دیمەنە زۆر شکێنرا زۆر دەستخۆشی کە من بینی دەستخۆشی بەمانە ئەوە نا خەڵک دەستخۆشی لە یەکێتی بکە لە سەرۆکی وەفدەکەی بکە لە سەرۆک بافڵی بکە من وتم هەر کەسێ بێ بەنامۆ سیر کرا یعنی بەتەنزەوە وان لە کاک عەلی کردوە بزەم سێ ڕوونکردنەوەیدا بڕیاردەری ڕەوتی کاک دکتۆر موسەنایان هێنایان سەر شاشر داوای لێبوردنیان پێکرد ئەوزام هەر کۆمەڵی دادگەریش بە نوعێک لە نوعەکان قسەیەکی کرد ئەوەی بێدەنگ بوونەوەی نوێ بوو کاکە ماناتینە کۆبوونیە قەرار و بە پۆست بۆ کورد وەرگیت کاکزانانی بۆیە من یەک تۆز لەسەرەوە قسە بکەم بەڵێ بانی با تۆزێ ڕوون بێتەوە بۆ بینەر ڕوون بێتەوە من وا لێ تێگەیشتوم ئۆپۆزیسیۆن لە ناو دەوڵەتێکی ئیتیحادیە وەکو عێراق کە هەرێمیشی تایە ئەمە یەک و وەکو عێراق کە قەزەی نەتەوایەتی تایە بەنیسبەت کوردەوە قەزەی نەتەوایەتی و نیشتیمانی تایە یعنی چا بە چارەسەر نەکراوی یعنی بەڕێی من ئەکرێت تۆ لە هەرێمی کوردستاندا ئۆپۆزیسیۆن بی دش بە گەندەڵی بە نائەدالەتی بەم جۆرەشتانە بەڵام کاتێک کە ئەچێتە بەغا مەرج نییە بەو شێوەیە بێ چونکە قەزیە نەتەوایەتیەکە پێش قەزەی ئەوەیە تۆ جارێتان نەتەوەکەت
ئازادی وەرنەگرێ مافەکانی خۆی وەرنەگرێتەوە کەرکووکە خانەقینە ئیسیحقاقی پێشمەرگەیە کوورە ئیسیحقاقی فەلاح بەڵێ هی موچە خۆر ئەمانە بەدەست نێنی لەکوێ دەیت باسی مەسەلەکانی تر ئەەکەی یعنی زۆر سەیرە ئێستا ئێمە ئەگەر هەمومان یەک دەوڵەت بووینایە هەرێمی کوردستان نەبووایە ناکرێت لە بەغا ئۆپۆسیۆن بی و لە هەولێر ئۆپۆسیۆن نەبی بەڵام لێرە جیاوازە دوو حکوومەتمان هەیە و دوو دەسەڵاتمان هەیە ئەمە لەلایەک لایەکی تریشەوە وەکو وتم بەر لە هەموو شتێک ئێمە کوردین لە ناو عێراقێکە کە عێراقی با بڵێن فرە ڕەنگە تورکمان عەرەب شیعە سونە لە ڕووی ئاینی لە ڕووی مەزەبی لە ڕووی نەتەوایەتی لە ڕووی عێرقی تاریخەوە جیاوازیمان هەیە وە کێشەمان هەیە هەتا ئێستا ئەم کێشانە لە هەموو حاڵەتێکە ڕەنگە ڕووباتەوە کاکە لە دوای ریفراندۆم خۆ پێ تا پێش ریفراندۆم ئێمە کەرکووک بەدەست ئێمەوە بوو خانەقین بەدەست ئێوە بوو یەک لە سەرسەی خاکی کوردستان من کەواتە من مەبەستمە لەوە معنای وانی یەک خەڵک ئۆپۆزیسیۆن نەبێ یان با بڵێن ڕەخنە نەگرێ یان چاکسانی ئێمە ناری سیاسی بە دوژبنایەتی سەیرەکەین ڕکەبەری سیاسی یا منافس بە هیند سەیرەکەین بە دوژبنایەتی ئەزانی ئەوە چییە بە ئەوە ڕوونکەمەوە توخوابارمێ ئەزانی تاکی کورد وای لێ هاتووە ڕق و کینەیەکی قوڵ لە ناخیا چەکەرەی کردووە سەیریکە من حیزبێکی سیاسیم لە کوردستانە تۆ حیزبی منافسی منی تۆ لەبەر ئەوەی لە حیزبەکەی من نیت ئەگەر هەرچی شتێکی چاکە هەیە بیکەی من نایبینم بەعکسەوەی بینم بەداخەوە ئێستا وای لێ هاتووە ئەمەیە سەرچاوی کێشەکە ئێبا بەگیان قەیناکە با لە حیزبەکەی تری وتیانکردنەوەیەکی ترەیە بەڵام شتێکی باشە ئەەکەی ئەبێ بڵێم دەست خۆش بێشتی باشت کردووە وتیان شەوی ڕابردوو لە کۆبوونەوەی تیاری تەنسیقی کۆبوونەوەکە بەهۆی ئەوە تێکچووە کە مالیشی و سوودانی تا ئاسی شەڕقسە بچون بەگژیەکە پاشی عەسرەکەی بینیمان سوودانی سەردانی مالیشی خەڵک چاوەڕێکرد دۆشکە تەقەلێ بکەن سامرایی و حەلبوسی مثل عەزم و تارینەتەوەی ئەوەی حەلبوسی ینی تا ئاستی قسە و تەخمین بەڵام دوایی بێکەوت دانیشن ئێمە ئەوە وا وێنا ناکەین باشی دکتۆر پرسیارێک لە ناو گەشەپێدان ئەو لیستەکەی بەڕێز سوودانی ئاوادانکردن و گەشەپێدانە تەنها هەمووی بژاردەی ونیان هاوپەیمانێتێکە هاوپەیمانی لەگەڵای ئەحمەد ئەسەدی لەگەڵایە بەڵێ چۆن ئێمەوێنەکە چۆن نەبینین چۆن ئێمە وێنەکە چۆن نەبینین شیعایە و پەنجاوە کورسێ بینین وانێ بەڵێ ئێمە وردەکارێکە ناخوێنی بەڵام ئەوانە بینین وێنە گەورەکە لە کوردستانە بینوانێ ئەی چەند جوانە گەر ئێمە شوێنەیەکی ئاوانیشان بدەین ئەی باشە بۆ یەکشی کەناڵی ئێمە خۆ ئەمان مەسلەی پەرلەمانی کوردستان هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئێستا حالێن ئێمە ساڵێک و 6 مانگە 6 مانگ زیاتریش زیاترە بڵێ ساڵ و نیوەکە کراوە باشە پێش ئەوە چەند ساڵ پەخرا وایە خۆی باید 2022 کرایەتەوە 2025 کرای سێز بۆ 4 ساڵیش داواخەوە باشە ئێستا ئەم پەرلەمانە ئەو خەڵکە چوە دەنیاوە باشە پەرلەمان پەخراوە لە پێناوی چییە خۆ لەوێ نەشیعە هەیە نەسونە هەیە نە عەقڵیەتی شۆڤینی هەیە نەکەزە ئەی ئەمەی کوردستان چییە ئەم حکوومەتە چەند ساڵە کار بەڕێکەرە ئەم حکوومەتە لە 2019 دەست بەکار بووە ئێستا 2000 چەنە 26 27 ساڵی ڕێکەوە یعنی دوو کابینەی وەزاریە باشە لە بەغا ئەو ڕۆژەی کە بوادە دەستوریەکە تەواو بوو بۆ بەیانەکەی تا ئێوارە ناوی زەیدی درا بەسەرەوە کۆمار نەیانێش 24 ساعتی بەسەراتی ئەمە دەستی دوژبنی لە پشتەوەی ئەمە چییە ئەمە ئەماکە ئەمە یعنی بەڕاستی ئێمە خۆ من تکایە کاتێک کە تو ئەم قساناکە یان ڕەخنە ئەگری ئەمە نەڕقە نە بەخوا هەرێم و نەتەوەی کورد و نیشتیمانم لە ڕۆحی خۆم زیاتر خۆشەوێ و ئەمەشم بۆ ئەوێ خۆزگا ئێمە لەوان باشتر بوو نایە کاک زانە جاران ئەیانوێت ئەبێ ئێمە چاو لە هەرێمی کوردستان بکەین بەڵەوە من یەک نمونە بۆ بگەڕمەوە ساڵی 2017 بزەبێت لە مانگی 6 ئێمە وەفدێکی پەرلەمانی عێراق بووین چوین بۆ مەسر یەکێک لە جەلسەکان چوین دانیشتنەکانمان لەگەڵ کۆمکاری عەرەبی لەگەڵ ئەحمەد ئەبولغێض بووین ڕئیسی ئەبینداری گشتی ئەو کاتی
جامیع عربی جامعة عربية. لە ڕاستیان من وەکو کوردێک ئێمە دوو سێ کەس بووین وەکو کورد وەفدەکەمان حەڤە ئەندامی پەرلەمان بووین برادێکمان پارتی بوو خوشکێکی تریشمان هەر یەکگرتوو بوو منیش وەکو یەکێتی ئیتر خۆشە بۆ یادگاریوانە من جلی کوردیم لەبەر کرد بۆ ناو ڕۆژە طبعا دیارە جلە کوردیەکانە هەر من لەبەرم بوو لەوێ کە دانیشتین و ئەوانە ئەمینداری گشتی جامیعەی عەرەبی هاتە ژوورەوە ئەحمەد ئەبوڵغێت سەیری منی کرد یەکسەر وتی باسی مام جەلالی کرد وتی ئەوە لە ئەو جلانە لە جلەکانی ئوستاز جەلال تاڵەبانی ئەچێ ئەو کاتە وەفاتی نەکرد بوو خوا لێی خۆش وەڵحاصڵ دوایی کە قسەمان کرد شیعەکان قسەی نوێنەری شیعە و سوننە و ها بڵێن ئەوانە من نەندێ قسەم کرد طبعا وتی یەک شتان پێ ئەڵم بە ڕووی کردە نوێنەرەکانی شیعە و سوننە هەر ئەندام پەرلەمانەکان ناوەکانیشم بیر ماوە باشە وتی سەیری کەن ئەوە برا کوردەکەمانە وتی من تا ئێستا دوو جار چووم بۆ سلێمانی کە لە مەتاردا ئەبەزم هەستەکەم لە یەکی هەست ناکەم لە عێراقم هەستەکەم لە یەکێک لە وڵاتە ئەوروپیەکانم وتی ئەبێ ئێوە جواب بکەن بەسڕەوا لێ بکەن ئەو کات بەڵێ 2007 وتی لەوێ پەرلەمانیان هەیە قایدی وەکو جەلال تاڵەمانیان هەیە میانڕۆ و چیشی زۆر مەدحی مام جەلالی کرد بەوانی ئەوەت سەیری نمونونەکانی هەرێم بکەن ئێستا بڵێن چی کاکزانە ئێستا بڵێم پەرلەمانی عێراق تۆ لە جاتیەوەی 4 ساڵ انتخاب تا ئێستا یەک قولی پەرلەمان هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دوانەکەوت پێشوەختەش کراوە باشە لە کاتی شەڕی داعشە دوانەکەوت یەک دەقەت تەوقیتی دەستوری با بگەڕێنەوە بۆ ئەوەی کاڵەی بۆچی سەرکردەکانی شیعە بەو شێوەنیان سوننە خۆکاکە منافەسەی خەمیس خەنجەر و حەلبوسی زۆر خراپتر بوو لەوەی کە مالیکەوە منافەسەی حەلبوسی لەگەڵ موسەنا سامەڕای یعنی لەیان لەگەڵ ئەبوو مازنە چیانەوت بەیەک بەڵام کەیەتە دانیشتن و وینەکانەوە ڕێگەکەون ئەزانی من هەستەکەم بەداخەوە هەست بەوەکەم کە ئەوان ینی دەوڵەتیان خۆشەوێ هەست بەوە ئەەکەم هەستی بەرپرسیارەتیان بەرامبەر بە چوارچەوە گشتیە دەوڵەتەکە هەیە بەڵام بەداخەوە هەستی نیشتیمانی و نەتەوایەتی لێرە بەرامبەر بە قەواری هەرێمی کوردستان زۆر لاواز بووە و مەترسیشی لەسرە بەڕاستی لەسەر ئەو قەوارەیەی کە بە خوێن و ماندووبوون و ڕنج بە ئەنفال بە کیمیاباران بە داگیرتنی 4500 گوند لەم کوردستانە بەو هەموو شەهیدە بەو هەموو شۆڕش و قوربانیە ئەم هەرێمە دروست بووە لە ناوام عێراقا بەڵام ئێستا بەهۆی خۆخۆریەوە بەداخەوە وەوازەحی شەکێ سەبەبی ئەساسیە لەمە ئەکرێ با دیسان بێمەوە سەر ئەو پرسیارەی بۆ هەرێمی کوردستانیش پارتی دموکراتی کوردستان ئێستا ئەڵێ کاکە من کێشەم لەگەڵ ئەوە هەیە پێشتریانوت بە کورسی باش یەکێتی ڕۆیشتووە لەگەڵ نەوەی نوێ بۆ خۆیان ئەو پەیمانێتی چیان پێکەناو بوون بە سیوەش کورسی فەرقیان ئێستا لەگەڵ پارتیە باشە ئەمە چنەنجێکی سیاسیە وڵی ئەمە زیاتر ئەوەیە کە یعنی وەکوتم بەداخەوە مەسئولیەتەکە وەک لە ئاسی پێویستان نیە بەرپرسیارەتیەکە بەرامبەر بە دۆخی هەرێمی کوردستان بە قەوارەی هەرێمی کوردستان بە ئایندەی هەرێمی کوردستان و ئەمە وای کردووە کە وەکوتم بە نەتیجە ڕەنگە گلەی نەکرین بەیانی مادەی سەوچل لەم کارنامەیانە بێ و جێبەجێ نەکرێ بەڕێ تۆ لاوازیت تۆ ئەبەم شێوەیە بیرەکەیتەوە یعنی باشە ئێستا هەموو کێشەکە من فترەیەک بیرم دێ لە نێوانی کێتی و پارتی بۆ تەشکیلکردنی حکوومەت هەرێمی کوردستان وازام ما بوو هات بووە سەر وەزارەتی ناوخۆ بەڵێ نەک سەرۆکی هەرێمیان سەرۆکی حکوومەت بەڵێ ئێ باشە قیچێکە با من وەزارەتی ناوخۆ بم بە یەکێتی با حکوومەت تەشکیل بێ ئایا بەوە چ دەرگایەگەکرێتەوە لە هەموو ڕوویەکەوە یعنی با لەوە گەڕێکە دنیایەک ڕەنگە تەحەفوز و با بڵێن تێبینی هەبوو بێ لەسەر بڕیارەکانی ئەم حکوومەتە بە تایبەتی بە لە مەسلەی جیاوازیکردن لە نێوان شارەکاندا لە مەسلەی عقوبەدانی شوێنێک لەسەر ئەساسی شوێنێک ئەمانە هەمووی واز لێبێنە یعنی وەزارەتێک گرنگە یان یەک ریزی کورت وەزارەتێک مهمە یان بەهێزی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان لە بەغا تۆ ئەم وەزارەتە چی لێ بەوە چی لێ باشە ئەوە مهمەیان ئەگەر جارێکی تر پەرلەمان کۆ نەبێتەوە یان بەم حاڵەوە حکوومەت بەم حکوومەتە کاکە
ڕەنگە بەیانی دوو بەیانی لە دادگای فیدراڵی شکال هەرێمی کوردستان لە حکوومەت هەرێمی کوردستان بکرێ وەکو کیانێک کە شەرعیەتی نییە قانونی نییە یان با بڵێن هەر لە ڕووی عورفیشەوە یان ڕەنگە تەعاونی لەگەڵا نەکرێ کێڵێ ئەمە ناکرێ بە یەکێک لە خیاراتەکانی داهاتوو مەبەستمەوەی بۆ بگەین بەوە لەبەرچی لەبەر پۆست ئەبواە ئێمە ئێستا لە جیاتی پۆست شەڕی زیاتر خزمەتکردنی خەڵکی کوردستانمان بکردایە لە جیاتی پۆست چۆن کاتی خۆی پێشمەرگە لەگەڵ هاوڕێکەیە ملمنانەی ئەوەیە کرد کە ئەم لە پێش ئەوە شەهید بێ دەیان نمونەمانتیایە لەگەڵایە خاڵە شەهاب و ئەنوەر و جعفەر عەبدولواحید یعنی یەکێک لە دیمەنەکان ئەوەیە کە یەکیان حەزەکە پێش خاڵە شەهاب بەڵێ تۆ خاڵە تۆ لێمە ئەڵێ چۆن ئێڵم تۆ لە پێش بنەوە بڕۆیتە بەر پەتی سێدارە سەردەمانێک بۆیە بەڵام ئێستا لەسەر وەزارەتێک ئەیگەیەنیتە ئاستێک کە قوارەی هەرێمی کوردستان بکەوێتە مەترسیەوە دوای شاباسی نەتەوایەتی و نیشتیمانیەکەی بەداخەوە بژڵێ من هەر هیچ هاوپەیمانەتی قبول ناکەم ئەگەر تۆ بە 23 کورسی دێ قبولمی بە 23 نای قبولم نیە انتخابات یعنی ئەم بابەتە لەکوێ ئەچێتەوە ڕێچکەیە فەرعا ڕووبارە شوێی کوردایەتیەوە کاکە بەداخەولەی شوێنەکانیە و بیریشمان نەچێ ئێمە کە باسی ئەو دۆخە ئەەکەین هەر تەنها بەرامبەر بە بەغاوا لاوازنی بەداخەوە لە ئاستی یعنی دەرەکیشدا سیرەکەی ئەم فترەیە کە ئەم شەڕە بووە یعنی بەبێ ئەوەی کە کەس حساب بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی لەو شوێنانەی ئەو لە هەولێر بەداخەوە زۆر بەداخەوە یعنی ئارەزووی خۆی قەسفەکرا درۆنە هات ساروغە هات چیە هات خۆ ئەگەر ئێمە بە یەک دەنگ و بە یەگەڵ وێز بووینایە ڕەنگە ئەو شتە بۆ شێوەیە نەبووایە یعنی ئێستا تۆ سیرەکەی ئەگەر لە ئاستی دیبلۆماسیا سیرکەی نوێ ئەوەندەی لە ئاسی دیبلۆماسیا گرنگی ئەدرێ بە نوێنەری حیزبێک لە دەرەوەی یەکێک لە وڵاتەکان ئەوە تەعامل لەگەڵ نوێنەرێکی حکوومەت یاریێم ناکرێت لەوینە کەواتە لێرە حیزب خراوەتە سەروی حکوومەتەوە لە کاتێکە ئابێ حکوومەت و دامەزراوەکانی دەوڵەت لە پێش هەموو شتێکەوە بن بەڵام لێرە بەداخ و پێچەوانەیە ئەمە سەر کێشێ بۆچی دکتۆر بەختیار سەر کێشێ بۆ دۆخە ناخوازراوەی کە ئێستا هەیە هەر ئاواشەوە من مەترسیشم هەیە بەڕاستی مەترسیم هەیە لە دوای دەست بەکاربوونی کابینەکەەوە یعنی زیاتر لە مەسلەی موچە و بوجەوانەیە خەڵکی کوردستان بەداخەوە جارێکی تر تووشی دواکەوتن و نەناردن و ئەوانە بێت چکە تۆ سیرەکەی ئێستا ئەمڕۆ خۆی قەرار وایە 120 ملیار بنێڕێ بۆ وەکو داهاتی نانەوتی اتفاقەکە وایە گەیاندویانێتە 50 باشە لە یاین لە نیوێژ نییە لە 150 کەمتریشە نزیکەی لە 100 لە ئایا حکوومەتی داهاتوو لە دوای پێگەێنانی بەم شێوەیە قوبوڵەکە بەداخەوە من باشە گانی کەواتە سبینی ئەگەر حکوومەتی بەغدا هەر شتێکی کرد تۆ بگلەی لە خۆمان بکەین وەکو ئاماژەم پێکرد سەرەتا ئەبێ خۆمان ماڵی خۆمان ڕێخێنەوە و کێشەکان لە خۆمانەوەیە ئێمە لە بەرچاوی ئەوانە ئەگەر ئاوا بەو شێوەیە بەو شێوە بەردەوام بین و یعنی دائیمە من کاڵێم ئێمە هەمووی کورد بە پارتیەکێتی و معارەزەوە بەڵام دائیمە هیچ کاتێک لە مەسئولیەتە لە بەرپرسیارەتیە حتا لە سزا و پاداشتیشە سزا و پاداش هیچ شتێک وەکو یەکوانیە دائیمە گەورەکان پاداشتی زۆر وەرەگرن هەمووی بە حەسەیە وانە ئەبێ لەمەی شاوا بێت ئەبێ لەمەی شاوا بێت دەست پێشخەری هەبێ ئەبێ هەستی نەتەوایەتی هەبێ یعنی ئێستا پەرلەمانی کوردستان بۆ تعتیل بووە حکوومەت بۆ پێک نایەت هەر غێر ئەوەیە کە مەسەلەی ئەم پۆست و ئەو پۆستە هیچ شتێکی تر نییە عادی پێم بڵێ کامیان لەسەر مادەی 140 ئەڵێ من بەشداری لە حکوومەتان ناکەم نەخێوان نییە یان لەسەر مستحقاتی پێشمەرگە یان لەسەر چی نەخێر بایکۆتی پارتی کە گەڕانەوە ئەخیرن لەسەر ئەوە نەبوو کە لە پەرلەمانی عراق کاندیدەکەیان نەیتوانی پۆستی سەر کۆمار باتەوە ئەی لەسەر چی بووە ینی من تێ ناگەم لەسەر بەچی گەڕانەوە وڵای ئەو خۆیان نازانم خۆیان خۆیان باشە ئەگەر بێت و ئەمە دکتۆر باوە کە دانم مەسەلەن بینی بە زۆر باسی قوارە ئەکرا بەیادگاری شتاڵت بیرخەمە زۆریان بە ئێوەوت کەوتانوت کاکە گیان نەوتەکە با بڕوە بۆی موچە بێ ئەیانوت ئەوانە نینن عراقچین
عێراقچیەکانین جار عباس عێراقچینە عراقچیە ئەم ئێمە عێراقچی پێیانە وتن ئەمانە جا خوا با دەستەواژەکەم بەکارنێنم زۆر ئازار ئێستا خۆت لە دوای ئەو نەهامەتیت تەسلیمەکرێ لەبەرەوە من یەک شتە بینم یعنی یەکەم شت دەبێت ڕسمیان زۆر دانایی کاتی خۆی بەڵارەوەڵە پادگاری شیرینەکان وازێ بین تاڵەکانیشت بین خەم وەڵام یەکی لەم هەیە من گردنی هەموو کەسی ئازاکەم ڕەنگە هەندێشت هەبێت بەڵام مووی ئینسان وجدانی خۆی لە هەمووی مویمترە ئەگەر باسی من بکەی جگە لەو مۆزۆعی تریژێ ڕەنگە زۆر قسەکراوێ لەسەرم بەڵام تا ئێسەیشم لەسەری نەوتووە ئەوە پەیوەندی بە وجدانی خۆمەوەی ڕەنگە ڕۆژێ لە ڕۆژان شتەکان هەمووی وەکو ئەمەی ئێرە هەمووی ڕوون بێتەوە بار حاڵەوە با نەبێ بەشتی شخصی بەڵام من ئەوە ئەڵێم کورد هەتا خۆی ڕێک نەخاتەوە ماڵەکەی ڕێک نەخا وەزعی لێ ئێستا باشتر نابێ ئەمە یەک دووهەم ئەبێ استراتیژێکی ڕوونی هەبێت بەرامبەر بە بەغا بەرامبەر بە عێراق مانەوەی لە عێراقا نابێت لەلایەکەوە بڵێ من داوای موچە ئەەکەم یان لەلایەکەوە بڵێ من بەشێکم لە عێراق پۆستەکان مەوێ بەڵام لەم لاو لەولاوە ئیتفاقی تر بکە بەداخەوە کۆی نەوتەکەوانە ئیتر ئەمە پارتیە یەکێتیە ئۆپۆزیسیۆنە نەوەی هەر کەسێکی تر بێ ئەبێ هەر هەمووی چۆن دەنگمان ناوە بەو دەستورە و بڕیارمان داوە کە بەشێک بین لەو پرۆسەیە ئەبێ بەردەوامین یەک دیقەت بە یەکێتی بۆچی مۆفەقە لە بەغا دایمە تۆ دیقەتیەوە داوە بڵێ بۆ مۆفەقە خۆ دائیمە هیچ کاتێک ژمارەی کورسەکانی یەکێتی بەقەدر پارتی نابێت لە بەغا بۆ لەبەرەوەی استراتیژێکی ڕوونی هەیە لە بەغا ئەزانێت چیە کە گەڕاوەتەوە بۆ لە دوای پرۆسی ئازادیەوە کە ئەڵێ بەشێکم لە ناو عێراقا بە مۆرکە کوردبوونەکەی خۆمەوە ئەبێ چارەسەری کێشەکان لێ بکەم تۆ من یەک دیقەت بە ڕەنگە کات نەوێ با لە ئەخیرا بڵم تۆ ئەزانی یەکێتی سەرکەوتوترین حیزب بووە من لە ئاسی عێراق لەوێ باسی یەکەم بەراورد بە هەموو هێزەکانی تر بۆ لەبەرەوەی ڕوئایەکی تەواوی هەیە بەراورد پێ بڵێم ئێمە سێ سەرۆکایەتیمان هەیە سەرۆک کۆمار سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی پەرلەمان سەرۆک کۆمار حسەی کوردە سەرۆکی ئەنجومەنی وەزارن حسەی شیعەکانە سەرۆکی پەرلەمان حسەی سوننەیە هەتا ئێستا تاکە هێزێک وەکو حیزبی ئەگەر باسی بکەی توانیوێتی لە دوای پرۆسەی ئازادیەوە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا کاندیدی دەربچێنێ لە وەکو نوێنەری کورد بێ بە سەرۆک کۆماری عێراقێکێتیە وەرە بۆ شیعەکان هیچ هێزێکیان نییە توانیبەتی تەنها کاندیدی ئەو تەنها مالیکی بۆ دوو جار بووە بڵێم حیزبی داوا بەراورد بکەی حیزبی داوا دوو جار کە بەهێزترینیان بووە دوایی عادل عەبدولمادی حیزبی داوا نەبووە کازمی حیزبی داوا نەبووە عەبادی و مالیکیمانەیە باشە جیا بووە ئێستا ئەم پیاوە لە هیچ هێزێکی شیعی نییە وەرە بۆ سوننەکان سەرەتا بۆ نمونە ئوسامە جێفی حاچم حەسەنی ئەمانە سەلیم جبووری ئەمانە قەت لە یەک حیزب نەبوون لە یەک شاریش نەبوون کە بەڵام یاین دەساودەسی پێکراوە لەم لا لەبۆرە کسێرەکەی کە یەتێ سەریەکێتی بە ئێستێشەوە ئەو کاتانی ئێمە لەوێ بووین ئەوە جنابی مامزێرا دوایی دکتۆر فواد مەعسووم دوایی دکتۆر بەرهام دوایەوە دکتۆر لەتیف ڕەشید و ئێستا نزار ئازادی ئەمانە هەمووی هەر لە یەکێتی کەواتە بۆ ئەمینەیە چونکە لەو استراتیژی خۆی لای نەداوە کە ئێمە ئەبێت لە ناو عێراقی نوێیە بە سیاسەتێکی کوردبوونانە چارەسەری کێشەکان بکەین زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بەختیار شاوی سەردانی خونی پێشوێ ئەنجومەنی نوێنەرانی سپاس بۆ دەرفەت سپاس خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بڵخواتان